بێگومان لە بەرنامەی بانی باشکورسان لەگەڵتان بەردەوامی دەبین تەوەریک تەندروستی ئەمڕۆمان کە ئێمە قسەی لەسەر دەکەین گفتوگۆی لەسەر دەکەین لەگەڵ دکتۆر ئاری عەلی پسپۆڕ نوێژتەرگەری گورچیلە و میزەڕۆ کە بشێکی ڕاستەخۆ لە سوودە ئامادەیە سەبارەت بە تەندروست ڕاگررتنی گورچیلە و هەروەها گرفتەکانی گورچیلە. دکتۆر سڵاو لێ بوو بینی باش سڵاو لە ئێوەش بینتان باش سپاس. دکتۆر ئێمە ئەمڕۆ باز لە تەندروستی گورچیلە دەکەین. باسەرتا هەمیشە باز لەوە دەکرێت گورچیلە ئەندامێکی زۆر گرنگە. بازین ئەرکی خۆی گورچیلە چییە؟ بەڵێ گورچیلەکان بە ئەندامێکی زۆر گرنگدانێت لە لەشی مرۆڤ. توانین بڵێن لە 20 بۆ 25 خوێنی لەش بۆ گورچیلەکانە ڕوا. گورچیلەکان دوو کاری سەرەکیان هەیە. کاری یەکەمیان ڕستنی شلەمەنی و ڕاگررتنی هاوسەنگی ئاوە لە ناو لەشی مرۆڤ کە ئەمە زۆر گرنگە بۆ ئەوی کە لە حاڵەتێکا کە ئاو زەڕور بێ چۆنەڵی ڕایەگری هاوسەنگیەکە و ئەگەر زیادە هەبوو دەیڕێژێ و هەروەها لەگەڵ ئەم شلەمەنیانەیە مادەی ژەهر و کانزا و خوێی زیایە کە لە ناو لەشا هەیە و کە ئەگەر بمێنێتەوە لە ناو لەشا وەکو ژەهرێک وایە گورچیلەکان فلترێکا و ئەخرێتە دەرەوە. لەگەڵ ئەمەشە ئەمە کاری شلەمەنیەکانە کە ڕێکێخە کاری هۆرمۆنیشی هەیە هەنی هۆرمۆن ڕێژێ لەوانە هۆرمۆن بۆ ڕخستنی ڕێژەی خوێن خوڕۆکە سوورەکان و بۆ چالاکردنی ڤیتامین دی و بۆ ڕێخستنی پەستانی خوێن کە هۆرمۆنێکە ڕێنینە پەستانی خوێن هاوسەنگ ڕاگرێ بۆ تەندروستی لەش. باشە زۆر مەبەستمە دکتۆر باز لە خۆراک بکەین. یعنی هەمیشە هەر گرفتێک بێ گرفتێکی جەستەی ئەندامێک بێ باز لە خۆراک دەکرێت. خۆراک تا چەند پەیوەستە بە تەندروست ڕاگررتنی گورچیلە، ینی بمەوێت گورچیلەم تەندروست بێت پێویستە چ خۆراکێک بخۆم؟ خۆی خۆراک بە شێوەیەکی ڕاستەوخۆ و بە شێوەیەکی ناڕاستەوخۆ تەندروستی گورچیلەکان کاریگەری لەسەری ئەبێت. بە شێوەیەکی گشتی ئەو کاریگەرە ڕاستەوخوانی کە باسێکین وەکو شلەمەنیەکان جارێ لە پێش خۆراکەوە شلەمەنیەکان و بەتایبەتی ئاو زۆر گرنگە بۆ تەندروستی گورچیلەکان کە لە ڕۆژێکە هەموو کەسێک بتوانێت لە نێوان 2 لیترونی و کە نزیک 7 پەرداخ ئاوەکە بخواتەوانێ بۆ ئەوی کە یارمەتی دەربێ ئەو ژەهرانی کە باسمان کرد لە گورچیلەکانە فلتەریکە و هەروەها وەکو خۆراک بە شێوەیەکی گشتی ئەبێ بزانین ئەو کەسانەی کە بە شێوەیەکی گشتی کێشەیەکی بۆ ماوەی یا کێشەیەکی لە پێشترا هەبوو لە گورچیلەکانیان بەپێی ئەوە جۆری خۆراکەکان دەورە بینێ. بەڵام بە شێوەیەکی گشتی هەر خۆراکێک مادەی سۆدیۆم و فۆسفۆرس کە ئەمانە مادەی کانزاین واتە لە خوێ هەیە ئەگەر بە شێوەیەکی زۆری تیابێ زیانی هەیە بۆ تەندروستی گورچیلەکان. بۆ ئێمە دایمە بە هەموو کەسێک ئەوەی نەخۆش بێ و ئەوەی کێشەی گورچیلەشینە بە پێڵێن کە ئەبێ ئاگاداری ڕێژەی خوێ بێ و هەروەها ئەو خواردنانی کە پرۆتینی زۆرە واتە گۆشتی سوورە ماسیە پاقلەمەنیەکانە فلتەرکردنی پرۆتین لە ناو گورچیلەیە بۆ دەرەوە لۆدێکی زۆر ئەخاتە سەر گورچیلەکە لەبەرەوە ئەبێ ئەو پرۆتینیش کە ڕێژەی زیاد لە پێویستی خۆی لە ڕۆژەکان نەخوا و لەگەڵ ئاوێکی باش بخواتەوە و کاریگەری ناوڕاست و خۆی خۆراک لەسەر گورچیلەکان ئەوانەی کە خۆراکی زیاد خوارد تووشی نەخۆشی شەکرە ئەبی کێشی لەش زیاکە تووشی بەرزی پەستانی خوێنەبی خۆی بە خۆی ئەو نەخۆشیانش کاریگەریان لەسەر تەندروستی گورچیلەکان هەیە. باشە دکتۆر مت تەندروستی گورچیلەم ڕابگرم یاخود دووچاری گرفت نەبێت و یان گرفتێکی نامەوێت زیاتر پێبکێشێ بۆ هەندێک گرفتی دیکە ئەو خۆراکانی پاقلەمەنی و ئەوانش کە خۆ ئاماژە پێکرد پێویستە بە تەواتی لێ دوور بکەمەوە لێ ببڕم یان تەنها ڕێژەکەی کەم بکەمەوە؟ لە کەسێکی ئاسایی یایەوە تا هەر کەسێکە ناو بەناو تووشی بەردی گورچیلا بێ یان ئیلتیهاباتێک بێ ئێمە خواردن لە نەخۆشەکە وەکو بڵێ قەتع ناکەین بەڵام پێی ئەڵێن کە ڕێژەکانی چۆنەڵی لە زیاد لە پێویست نەبێ بەڵام ئەوانەی کە نەخۆشی سستی گورچیلەیان هەیە تەوان ئەو جۆرە نەخۆشیەکرێ بە 5 ستەیجەوە بەپی هەر ستەیجە بەپی نەخۆشەکە و کێشی لەشی ئەوە با بڵێن پرۆگرامێکی تایبەتی خواردنی بۆ دانرێ لەوانەیە لە هەنێ ستەیجەکانی کە زۆر بەرەو پێشەوەیە بتوانین بگاتەوەی کە هەنی خواردنی لێ قەتاکەین بۆ نمونە گۆشتی لێ قەتاکەین بەڵام لە بیدایە تا لە خەڵکی ئاساییە هیچ خواردنێکی لێ قەتع ناکەین تەنها کەمکردنەوەی. کاتە بابینە سەر باسی گرفتەکانی گورچیلە خۆش ئاماژە بەستبوونی گورچیلە کرد حەزەکەی بە هەر لێەوە دەست پێ بکەین و وردەکاریەکان سەبارەت بەستبوونی گورچیلە چیە خۆی ئەمە چییە بۆچی ینی تاکێک دووچاری ئەم گرفتا بێتەوە؟ خۆی سەسبوونی گورچیلە کاتێک ڕۆیا کە گورچیلە بەو ئەرکانی کە هەیەی ناتوانێت بیکاواتە ڕێخستنی هاوسەنگی ئاو لە ناو لەشا و فلتەرکردنی مادەی ژەهر و کار هۆرمۆنەکانی خۆی کە ئەمانەی نەکرد گورچیلەکە کەواتە ئەمە پێی ئەوترێت سەسبوونی گورچیلە.
سست بوونی گورچیلا ئێمە ئەتوانین بیکەین بە 5 ستیجەوە 5 مەرحلەوە کە لە مەرحلەی 1 و 2 3 لەوانەیە هیچ نیشانەیەکی نەبێ نەخۆشەکەستی پێ نەکات تەنها ئەگەر لە ڕێگەی سڵفەوە بچێت پشکنینێکی مختبەری بکات لە تاقیگەیە بۆمان دەرکێت کە ڕێژەی کریاتنین لە لەشە بەرز بۆتەوە و اینجا دواتر بە پشکنینی زیاتر دەرەکەوێت لەبەر زۆر گرنگە ئەوەژ و نقطەیە باسکەین کە هەموو کەسێک 6 مان جارێک ساڵە جارە پشکنینێکی عام بۆ لە شیبکە و گورچیلەکانیشی بکەم دەستەیجەکانی دواترا 4 و 5 نیشانەکانی لێ دەرەکەوێت لەوانەیە گیانی بە ئاوسێ ڕێژەی میسکردنی کەمە بێتوانێ هۆکارەکان بۆ سستی گورچیلە چییە؟ هۆکار زۆرە هەنێ هۆکار هەیە لە ناو خودی گورچیلەکە خۆیەتی کە حاڵەتێکی بۆ ماوەیە گورچیلەکان وەکو کیسی لێە یا ئەو تا توانای ئیشەکەی نامێنێ هەنێ حاڵەتی تر هەیە بەهۆی نەخۆشەکانی ترەوێت تووشی گورچیلە هەبێ واتە ئەگەر نەخۆشێ بۆ ماوەی 10 ساڵ 15 ساڵ شەکرەی هەبێ یا زەختی هەبێ کۆنتترۆلی نەخۆشەکەی نەکا ئەمە کاریگەریە کاتە سەر گورچیلەکان و گورچیلەکانی هەبێ بەهۆی سسبوونی گورچیلە یا هەنێ جار هەنێ حاڵەت هەیە بۆ نمونە نەخۆشەکە بەردی گورچیلەی هەیە بۆ ماوەیەکی زۆر بەردەکە لە ناو بۆری میزە ئەمێنێتەوە بێ ئەوی چارەسەر وەربگرێ لە ئەنجامی ئەمە گورچیلەکانی وردەوردە سستە بێ ئەو ئەپوکێتەوانێ باشە دکتۆر زۆر بە وردی باس لە بوونی گورچیلە کرد باس لە خۆراکی کرد پێش ئەمە بابینە سەر گرفتێکی دیکە لە قسەکان تا باس لە بەردی گورچیلە کرد بەردی گورچیلە وەکو دەزانین زۆر خەڵک باس لەوە دەکەن بەردی گورچیلەم هەیە دووچاری ئەم گرفتە ببێتمەوە خۆی بەردی گورچیلە چۆن دروست دەبێت و بۆچی لە منداڵ دروست دەبێت بەڵێ خۆی بەردی گورچیلە کاتێک دروست دەبێت ئەگەر ڕێژەی ئەو با بڵێن ئەو ئاوەیە ئەو شلەمەنی کە لە گورچیلەکە پێویستە بۆ ئەوەی کە ئەم مادەکان زایانە فلتەرکە و بیخاتە دەرەوە کەمتر بێ لە پێویست لەبەرەوە لەو حاڵەتەیە خوێە کە هەر لە هەموو خواردنێکی ئێمەی خۆین پاشەڕێ هەیە بۆ نمونە مادی پۆتاسیۆمی هەیە یا مادەی سۆدیۆمی هەیە یا مادەی ئۆکزالیتی ئەم مادانە بێ گورچیلەکان میخاتە دەرەوە بەڵام پێویستی بەهۆیە کە شلەمەنێکی باش خۆینەوە بۆی کە فلتەری بکە ئەگەر شلەمەنەکە کەم بێ ئەم مادانە ئەمێنێتەوە لە ناو گورچیلەکە و ئەنیشێ بێ بە کلس وردە گەورە بێ گەورە بێت ئەبێ ببەرد لەبەرەوە بەردەکە لەو حاڵەتەیە دروست بێت کە ڕێژەی خوێەکان زۆرە و ڕێژەی ئاو کەمە لە نەتیجە بەردەکە دروست دەبێت بەردەکە لە نەخۆشە کۆتا نەخۆشێکی تر لە تەمەنێک کۆتا تەمەنێکی تر ئەگۆڕێ هۆکارەکانی بۆ نمونە لە مناڵە کە بەردی گورچیلە ڕۆیە عادەتەن ئەو مناڵانە حاڵەتێکی بۆ ماوەیان هەیە کە هەنێ ئەنزیم هەیە کە پێویستە لە لەشی مرۆڤ هەبێ ئەو ئەنزیمانیان نەقسیان هەیە وەکو جۆرێک لەبەر هەیە پێوتێ سستین لە مناڵە هەیە ئەنزیمەکەی نەقسی هەیە لەبەرەوە بۆیە بەردوورزەوە بەڵام لە گەورەیە پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بە شێوازی ژیانی نەخۆشەکەەوە یا کەسەکەەوە وەکوتوان ئاوکەمە خواتەوە بۆ نمونە ئیشکردنی لە جەوێکی زۆر گەرمایە ئارەقێکە کاتەوە و جسمی وشکە بێتەوە یا خواردنەکانی کەی خوا پرۆتین و خوێی زۆرتیایە لەبەرەوە لە نەتیجی ئەمانە بەردروستەکە کە بەردەکەی دروست کرد ئەو کاتە ڕێگەکانی چارەسەرکردنی بەردەکان بۆ نەخۆشەکە یا ئایا لە ڕێی دەرمانەوەیە یا لە ڕێی نەشتەرگەریەوەیە بەپی جۆری نەخۆشەکە و جۆری بەردەکە و ژماری بەردەکان گۆڕێت دەبێت دوای تر باز لە چارەسەرەکان بکەین بە وردی بەڵام ئەگەر ئەو بەردی گورچیلێ لە مناڵێکدا تەمەنێکی کەمی هەیە بمێنێتەوە هیچ زیانێک بۆ منداڵە دەگەێنێت بەتەکیید ئەگەر مناڵی شەرک و گەورە بێ چارەسەری بەردەکەی بۆ بکەین ئەگەر لە جارێ لە حاڵەتێکە نەخۆشەکە نەخۆشێکی بۆ ماوەی بێ ئەبێ وەکو چۆنەڵی ئەگەر قابلی بەوە بێ چارەسەر بکرێ وەکو نەخۆشە بۆ ماوەیەکە چارەسەری بۆکرێ ئەگەر چارەسەریش نەکرێ وەکو نەخۆشە بۆ ماوەیەکە ئەبێ شتێکی بۆ بکەین کە ڕێژەی دووسکنی بەردەکانی کەم بکەینەوە هەنێ بە پێی جۆری نەخۆشەکە هەنێ دەرمانی ئێنەیە لەوانەیە پێویست بە مادەیەکی با بڵێن مادەی سترێت پۆتاسیۆم لە خواردنەکانیان بۆی دائنین و شلەمەنی باشی ئێنێ و لە حاڵەتێکا بەردەکە لە گورچیلە بێتە دەرەوە و چێتە بۆری میزەوە گورچیلەکەی بە ئاوسێ لەوانەیە پێویست بە نەشتەرگەری بکە لە ڕێ نەشتەرگەری و چارەسەری بۆ بکەین بەڵام ئەوەی خۆشبەختانە ئێستا نەشتەرگەریەکان بە نەخۆشی و کوجاران نییە بە نەشتەرگەری هەڵدڕین و تەقەڵ و ئانە هەمووی لە ڕێی جیهازی نازوورەوەکرێ کە بە کەمترین ئازار و با بڵێن ناخۆشی لێتە دەرەوە نەخۆشەکەم باشە دکتۆر بەردی گورچیلە گۆڕانکاری لە قەبارەکەی دەکرێت بۆ منە بەردێکی بچووک بێ گەورە بێ بەڵێ بەتەکیید خۆی بەردەکە کە دروست دەبێت لە ناو گورچیلەیە لەوانەیە جارە هیچ نیشانەیەکی نییە لە ناو گورچیلەکە ئەمێنێتەوە وردە لەوانەیە گەورە ببێ 5 ملیم ئەبێ بە 7 ملیم ئەبێ بە 10 ملیم
لە مەرحەلەیەکە ئەم بەردە ئەجۆڵەوێتە خوارەوە ئەگەر لە مەرحەلەیەکی بدایە تا بجوڵێ بێتە خوارەوە مەسەلەن 5 میلیم بێ 6 میلیم بێ بە هەنێ ڕێنمایی تایبەت و بەو دەرمانوانی کە ئین بە نەخۆشەکە بە ئاسایی فڕێەیە بەڵام ئەگەر بەردەکە گەورە بوو بە 10 میلیم بۆ 15 میلیم واتە سانتیم سانتیمینی و 2 سانتیم لە حاڵتانەیە بە ڕێگەی دەرمان و چارەسەری ئاسایی فڕی نایە ئەو کاتابێ لە ڕێگەی ترەوە وەکو ڕێگەی نەشتەرگەریەوە بۆی لاببرین لەبرەوە تا زووتر نەخۆشەکە تەشخیصی حاڵەتەکەی بکە بۆ ئێمە دایماڵین 6 مانجارێ هەموو کەسێ پشکنینێکی گشتی بۆ خۆی بکە ئەگەر زووتر ئێمە زانیمان بەردێکی هەیە ئەتوانین لە بە ئاسانتر چارەسەری بۆ بکەین هەم بۆ نەخۆشەکە باشترە و هەم بۆ پزیشکەکەش ئاسانترە. باش دکتۆر زۆر بینیومانە ئەوانەی بەردی گورچیلان هەیە باز لەوە دەکەن لە پڕ ئازارێکیان بۆیە دوێەوە ئازارەکە نامێنێت تەنانەت کە ئازارەکەیان بۆیە ناتوانن بۆ منە مامەڵە بکەن سوکۆت بکەن بە پێوە بستن ئەمە ئازارەکەی ناوە ناوەیە؟ بەڵێ خۆی لە کاتێ بەردەکە لە ناو گورچیلایە لەوانە هیچ ئازاری نەبێ یا لەوانەیە ناوبەناو ئازارێکی کەم لە منطقەی کەلەکە هەست پێ بکە بەس کاتێ بەردەکە ئەجوڵەوێتە ناو بۆری میزەوە باڵێن ئێمە گورچیلەمان هەیە دوای بۆری میزمان هەیە جا میزەڵان کە هاتە ناو بۆری میزەوە بۆری میز تقریبا درێژەکەی 20 سانتیم ئەبێت بەپێی کەسە تا کەسێکیش هەنێ لەوانێ بگۆڕە بە درێژایی ئەم 20 سانتیمە ئەم بەردە هەیەتە خوارەوە تاوتاو نەخۆشەکە ئازارێکی زۆر بە قوتی بۆیە چونکە خۆی ئەم بۆری میزانە ئیشەکەیانەوەی وەکو شێوەی شەپۆل ئەوێ بەردەکە فڕێبا لە بەرەلو کاتانی کە ئەوێ فڕێبا ئازارێکی زۆر بە قوت بۆ نەخۆشەکە دروست دەبێ گورچیلەکەی ئاوسێ کەپسولی گورچیلەکە کە ئاوسا تووشی ئارەخکردنەوە و دڵتێکەڵان و ڕەشانەوە ئەمانەیەەکە لە بەرەوە کاتێ بەرد هاتە بۆری میزەوە ئازارەکەی زۆرتون دەبێت. باش کە بەردی گورچیلەکە هاتە خوارەوە زیانەکانی لەویا چی دەبێت؟ کە بەردی گورچیلە هاتە خوارەوە ئێمە ئەبێت ئەو نەخۆشە لە ماوەیەکی چۆنەڵی دیاریکراوە ئەم بەردە لەو بۆریانە مێنێ ینی ئەوە نییە بتوانین بڵێن تا مان دوومان سێمان لەوا بێ و بە ئیسراحە چارەسەرێکین ئێمە بێ لە خلالی زۆر لەسەری بۆستین حەو ڕۆژ بۆ 10 ڕۆژە چارەسەر وەربگرێت لە زۆرترین حاڵتا 2 هەفتەیە ئەگەر زانیمان حەجمەکەی پچکۆلەیە نەخۆشەکە ئازاری زۆر نییە هەوکردنی نییە ئیلتیهاباتی نییە لەو حاڵەتانەیە بە چەند ڕۆژێ متابعەیەکین و بە دەرمان بەڵام ئەگەر ئازاری زۆر بەقوت بوو بە دەرمانەکانیشەوە یاوە تا تووشی لەرزوتای کرد تووشی هەوکردنی گورچیلەی کرد ئەو کاتەوەکو حاڵاتێکی کتوپڕ لە ڕێی نەشتەرگەریەوەی چارەسەرەکەین. ڕەنگی میزی و کەسا دەگۆڕێت؟ بەتەکیت بەردەکە کە ئێتە خوارەوە دیواری بۆری میز و گورچیلۆمانە برینارەکە لەبەرەوە خوێن لەگەڵ میزەکە تێکەڵەوێتە دەرەوە تر خوێنەکە لەوانەیە زۆر بێ واضح بێ بە چاوی نەخۆشەکە سووریشی گەشت بێ لەوانەیە کاڵ بێ پەمەی بێ لەوانەیە هەنێجار ئەوەنە کەمە بە چاو نایبینی بەس کە ئینێرین بۆ پشکنینی میز لە ژێر مایکرۆسکۆپا فەحسەکرێ ئەیبینین کە ئاڕویسی تیاواتە خوێنی تایە. دکتۆر هەر حەزەکەم هەر باسی گرفتێکی گورچیلەمان کرد لە پاڵیدا کۆتاییە باز لە چارەسەرەکان بکەین پاشان بینە سەر گرفتێکی دیکە کاتە چارەسەرەکانی بەردی گورچیلە چییە؟ بەڵێ کاتە چارەسەرەکان ئەگەر لە ناو گورچیلەیە بێ بەردەکە لە ناو گورچیلەیە بێ واتە نەجوڵا بێ ئەو کاتە ئێمە ئەتوانین حەجمەکەی لە نێوان تا 10 میلیم واتە تا 1 سانتیم بێ چارەسەری دەرمانی ئەینێ ئەوانەی کە ئەتوانین با بڵین بەردەکە لەوانەیە بتوێنێتەوە بەڵام ئەمە لە سایاسە نییە لە هەنی حاڵەتی ترا ئەتوانین لە ڕێی جیهازێکەیە پێوتە جیازی ئێزوەڵ واتە لە ناو خۆمانە خەڵک پێڵی لەیزەر بەس لەیزەر نییە شەپۆلێکی دەنگی ئینێرێ بەردەکە لەرینەوەی تا دروستەکە بێ بە چەند پارچێک بێتە خوارەوە ئەگەر بەردەکە لەمە گەورەتر بوو واتە لە سانتیمێک بۆ 2 سانتیم بوو لەو حاڵەتەیە بە دەرمان ناتوێتەوە یاوە تا لە ڕێی ئەو جیهازێکی باسمان کرد یاوە تا لە ڕێی نازوورەوە تا لە ڕێی نەشتەرگەریەوە ئەگەر بەردەکە لە 2 سانتیم گەورەتر بوو ئەو کاتە تەنها لە ڕێگەی نازوورەوەیە واتە تەنها لە ڕێی نەشتەرگەریەوە بە چارەسەر کرێ. چارەسەرەکان گۆڕانکاری بەسەردادت بۆ منە منداڵێکە کەسێکی بەتەمەنە لە پاڵیان کۆمەڵێک نەخۆشی درێژخانی هەیە چارەسەرەکانی چ لەم بابەتان یەکێ لە با بڵێن ئەوەی کەوای لێکا چارەسەرەکان بگۆڕێ دوو شت زۆر گرنگە یەکەم بۆکو بڵی توانای ئەو پزیشکەی کە ئیشەکە ئاکات ئایا خبری لەگەڵ کام ئیشە زیاترە چکە لەوانەیە هەنێ پزیشکە بێ جۆرێ لەم نازۆرانە با بڵین لە بەردەستیانە بێنیکە و هەروەها ئەو شوێنی کە بۆن من ئەو نەخۆشخانەی کە تۆ لەگەڵ نەخۆشەکەی بەپی ئەو فاسیلیتیانی کە لە بەردەستایە واتە بەپی ئەو جۆرە جیهازانی کە هەیە ئەمانە زۆر کاریگەری هەیە بۆن منە بەردێک هەیە 15 میلیمە ئەتوانین لە ڕێی نازوورێکی بۆری میزۆ چارەسەری بکەین
بەڵام ئەگەر ئەو جیهازە نەبێت و ئەبێ لە ڕێی کەلەکەوە کونی بکەی هەر بە جیهازە واتە جۆری اختیارەکە بەپێی ئەو شوێنە چ جۆرە ئامێرێک هەیە ئەوە دەورێکی زۆر زۆر گرنگی هەیە لەگەڵ ئەوەشە نەخۆشەکە ژۆک و خۆی کێشی لەشی ئەوانی کە بۆ منە قەڵەوەن وەزنێکی زۆریان هەیە لەوانەیە فەرقی هەیە لەگەڵ کە کەسێک کێشی لەشی زۆر کەمە چ جۆرە ڕێگەیەک ڕێگەی ناوزوری کەلەکە یا ڕێگەی بۆری میز یا ئەوە تا نەخۆشەکە ئەگەر تەمەنێکی زۆری هەبێ نەخۆشی زەخت و شەکرەی هەبێ حەپی ئەسپرین بەکاربێنێ ئێمە لەو حاڵتەیە لە ڕێی کەلەکەوە نایکین لە ڕێی نازور لە ڕێبۆری میزۆیکنواتە ئەم وردەکاریانە ئەگۆڕێ بەپێی دکتۆرەکە و ئەو جیهازانی کە لەبەر دەستایەتی و بەپێی ئەو شتانی کە لە نەخۆشەکە هەیە. باش بۆن نەخۆشێک بەردی گورچیلەی بۆ چارەسەر کراوە ئەگەری هەیە دووبارە دروست بێتەوە بەتەکی چۆن یەکەم جار ئەم بەردەی دروست کردووە کە تۆ لاشە بەر احتیمالی هەیە دروستی بکاتەوە ئەو کاتێمەوە ڕێنمایین بە نەخۆشەکە ئەڵێن یەکەم حاڵەتی بۆ ماوەی دەوری هەیە ئەڵێن نەخۆشی جد ئەڵێ ئێمە هەر بە عیلی واین ئەڵە لە دایک و باوکی ئاڵێ لە خاڵ لە مام ئەڵێ هەر بەر دروستەکەین ئەمە هۆکارێکی بۆ ماوەیە لەبەرەوە تۆ کە بەردێک لە ئابی لەوانێ بەردێکی دروست کاتەوە دووهەم ستایلی ڕۆژانی نەخۆشەکە یا کەسەکە پێڵێن ئەگەر زۆر لە بەرگەرمە ئیژەکەی ئەبێ ئاوێکی زیاتر بخۆیتەوە ئەگەر خواردنت سوێرە ئەبێ کەمی کەیتەوە ئەگەر با بڵێن کێشی لەشی زۆرە پرۆتینا زۆرە ئەبێ ئەو شتانە ڕێخاتەوە بۆ ئەوی چانسی دروستبوونی بەرد کەمتر بێتەوە. باش سزبوونی گورچیلە لەگەڵەوەدا تۆ ئاماژە پێ کرد بەڵام پێم بێ باسمان لە چارەسەرەکانی سزبوونی گورچیلە باسمان لە چارەسەرەکانی نەکرد. چیتر هەیە سەبار بە سزبوونی گورچیلە پێشەوەی بینە سەر بابەتی چارەسەرەکان بچێ باسی بکەین وەکو ئەوەی کە باسمان کرد و گرنگە یەکەم 5 مەرحەلەیە بەپێی ئەوە کە ئەچێتە لای نەخۆشە چێتە لای دکتۆر بەپێ و پشکنیانانەی بۆ یەکە تهدیدەکەی و هەروەها هۆکارەکەیەتی ئەبێ بزانین ئایا ئەم نەخۆشە بۆچی تووشی سیستم بووە بە دوای هۆکارەکان ناگەڕۆی ئایا نەخۆشی شەکری هەیە کۆنتترۆلی نەکردووە نەخۆشی زەختی هەیە هەنێ حاڵەتی تایبەت هەیە نەخۆشی ناو گورچیلەکە خۆیەتی کە تەنها لە ڕێگەی ئەوە تەشخیصەکرێکە لە ڕێی دەرزیکی تایبەتەوە یەک پارچە لە گورچیلەکە وەرەگرین و زەرعی بۆکەین واتە پشکنینی شانەی بۆ یەکەین ئەو کاتە بزانین ئایا هۆکارەکەی چییە کە هۆکارەکەیمان باوڵێن دەستنیشان کرد ئەچین بۆ چارەسەر هۆکارەکە بۆیە گرنگە دەستنیشانی بکەین بۆ ئەوی کە چۆنەڵی جگەلەوەی کە سزبوونی گورچیلەکە چارەسەرەکەین ئەو هۆکارە نەهێڵین بۆی جارێکی تر تەسیر کاتەوە لە گورچیلەکە. باشە دکتۆر تەمەنیش ڕۆڵ دەبینێت؟ ئەمەن بەتێکی دەورە بینێ ئەوانی کە تەمەنیان با بڵێن بە ساڵا چوون توانای ئیشکردنی گورچیلەکانیان کەمە بێتەوە. یعنی وەکو بەردی گورچیلەکە نیە لە منداڵانیشدا کە تووشی دەبن ئەمە زیاتر ئەوانن کە بەتەمەنن. بۆ ئەزین چۆنەوە بەپی هۆکارەکەیە ئەوانی مەسەلەن بەهۆی زەخت و شەکرەوەیە ئەوانە زیاتر ئەو کەسان کە تەمەنیان زۆرە بەڵام ئەوانی کە هۆی نەخۆشیشی بووماویە ئەو لە مناڵا هەیە بڵێن لە تەمەنێکی زووە لەوانەیە لە چەند ساڵی بدایەتی ژیانابێ لی دەربای ینی بەپی جۆری هۆکارەکە تەمەنەکە ئەگۆڕێ. دکتۆر تۆ سپۆری لە وارەکە ئەمە بزانم دیارترین ئەو حاڵەتانەی کە دووچاری دەبێت بەهۆی کام هۆکارن یانی دەبێتە هۆی سزبوونی گورچیلە کام هۆکارەیە کە زیاتر تووشی دەبێت. لە هۆکار زۆر زۆر باوەکان نەکرد بڵین لە وڵاتی خۆمانە لە هەموو جیهانە شەکرە بە دەرەجەیەک و بەرزی پستانی خوێن ئەم دوانە زۆر زۆر بڵێن کاریگەریان هەیە چونکە ئەمانە نەخۆشی درێژخایانن یعنی کە ئەو کەسە تووشی ئەو نەخۆشیە بێت لەگەڵ تەمەنیان لەگەڵ یا ئەڕوات لەبەرەوە ئەوە نییە بڵێ من زەختەکەم یا شەکرەکەم بۆمانی کۆنتترۆڵەکەم تر تاوکێشەم نەما تۆ بێ بە بردەوامی ئاگات لێبێ لەبەرەوە لەگەڵ وەختا لە خلالی 5 ساڵ 10 ساڵ 15 ساڵ ئەگەر کۆنتترۆلی نەکەی وردە وردە بە شێوەیەکی هێواشتە ئەسیرەکە سەر گورچیلەکان و گورچیلەکان ئەگەر هەیە بۆ ماوەی 15 بۆ 20 ساڵ ئەو گرفتەی لەگەڵی دابێت و هەستی شیپیانەکە نامە بەسمەیە بۆ نمونە بۆ مای 15 ساڵ نەخۆشی شەکری هەیە ئەوە نییە بڵێ کە ئەمڕۆ تووشی نەخۆشی شەکرە بووی لەوانەیە لە خلالی مانێکە گورچیلەکانە لە کار بکەوێت مەبەستی ئێمەوەیە کە تۆ ئەم نەخۆشی شەکرێت هەیە ئەم نەخۆشی زەختت هەیە ئەگەر کۆنتترۆلی نەکەی لەگەڵ وەختا لەوانەیە لە دوای 10 ساڵ لەوانەیە لە دوای 15 ساڵ تەسی لە گورچیلەکان کە و گورچیلەکان سسکە. ئەمەژە بۆ کەسبوونی گورچیلە 5 قۆناغا بابێنە سەر بابەتی چارەسەرەکان هەر قۆناغی چۆن ینی گۆڕانکاری بەسەردادە دۆک لە قۆناغێکی تر ئێمە ئەم 5 قۆناغا لە ڕێی هەنێ پشکنینی تایبەتەوە تهدیدەکەین بۆ نمونە پشکنینی کراتینینمان هەیە یوریامان هەیە لەگەڵ هەنێ وردەکاری تر لە پشکنینەکان ئاکەین بە پێی ڕێژەکان معادلەیەک هەیە پێ ئەڵەن GFR معادلێکی زانستیە وردەکاریتیایە بە پێی ئەو معادلەیە ئێمە تهدیدی
با بڵێن ستێجەکەیەکین لەوانەیە نەخۆشکەیەت کاتێت فەحسکە لە ستێجی سیا بێ واتە نەیزانی بێ لە یەک و دووەکەی تێپڕانە بێ لە ستێجی چوارا بێ ینی زۆر جار ستێجەکانی بدایات لە یەک و دوو سیا هیچ نیشانەیەکی نییە نەهەست بە ئازارەکان نەهستەکایە با بڵێن هیچ کێشەیە لە گوچیلەیە هەیە بۆیە ئێمە بۆی تهدید دەکەین بە پێی فەحسەکان بزانین لە چ مەرحەلەیەکایە دوای ئەوە لە قۆناغەکانی یەک و دوو سێ ئەتوانین نەخۆشەکەی لەو ئاستیان ڕابگرین ینی ئەگەر تەشخیصی بکەین ئەتوانین ڕای بگرین نظامێکی خۆراکی بۆ دانین ئاو خواردنەوەی بۆ ڕێگەخێن بە پێی لەشی ئەو نەخۆشی کە هەیەی بۆی چارەسەرەکەین یا بۆی کۆنتترۆلەکەین بەڵام کە گەیشتە قۆناغی 4 و 5 لەو حاڵەتەیە وردەوردە نەخۆشەکە پێویستەکە یا ئەوتا لە ڕێی ئەمیکە پێڵێن غەسلی گورچیلە واتە شتنەوەی دەستکردی گورچیلی بۆ بکەین جەدۆلێکی بۆ دانێ لە هەفتێکا ڕۆژە دوو ڕۆژ بە پێی نەخۆشەکەی یا ئەوتا چارەسەری چاندنی گورچیلی بۆکەین نەشتەرگەری چاندنی گورچیلە بۆ یەکی ئیتر ئەم گورچیلانی لە کار کەوتووە و گورچیلێکی نوێی بۆ ئەچێن هیچ کاتێکیش وەکو بەردی گورچیلەکە دووچاری نابێت و یانی دووبارە توش بێتەوە نیە؟ ئەمە پێ بڵێن ئەو هۆکارەی کە لە ئەوڵەوە لە سەرتاوە ینی ئەو نەخۆشی هۆکار بۆ بۆی کە گورچیلەکانی سست بووە دەبێت چارەسەریکەین ئەگەر چارەسەری نەکەین ئەو کاتە لە گورچیلە تازەکەش ئاگر چاندنی بۆ بکەین هەر هەڵایەتەوە لەبەرەوە کەسە بۆ منەکە نەخۆشی شەکرێ هەیە تەرکیزی لەکەین و تەکیدی لەکەینەوە کە لەگەڵ دکتۆری تایبەتەکەی خۆیان کە دکتۆری شەکرەکەیەتی ئەبێ شەکرەکەی کۆنتترۆلکە یا زەختەکەی کۆنتترۆلکە بۆ جارێکی تر سیر نکاتەوە لە عینە شت ڕوونایەتەوە. باش دکتۆر شەرپەنجەی گورچیلە بەڵێ ئەمە چییە؟ کام گرفتیان ینی پەلە کێشێت وا ئەکات ئەوتا کە دووچاری شەرپەنجە بێت؟ بەڵێ ئەو ئێمە باسمان کرد تا ئێستا نەخۆشیەکانی گورچیلەک و خۆی بە تایبەت وەکو باسی بەردمان کرد باسی سسبوونی گورچیلەمان کرد یەکێ لەو شتە بڵاوانی تر کە با بڵین وەکو نەخۆشیەکانی گورچیلە تا حدێ بڵاوە ئەوی شێرپەنجەی گورچیلەیە شێرپەنجەی گورچیلەوەکو لە هەر شوێنێکی تری لەشە وەکو ئەندامێک احتیمالی ئەوە هەیە تووشی شێرپەنجە ببێ هۆکارەکان ئەو هۆکارانی کە توش هۆکارە بۆی کە گورچیلەکە تووشی شێرپەنجە بێ جگەرە کێشان دەوری هەیە بەرزی پەستانی خوێن دەوری هەیە ئەوانی کە قەڵەون کێشی لەشیان زۆرە دەوری هەیە و هەروەها هۆکاری بۆ ماوەی هەیە لەوانەیە لە کاتێ ئەم شەرپەنجەی بچکۆلە هیچ نیشانەیەکی نەبێ و کۆمو نەخۆشیەکی تر نەخۆش لە ڕێگەی سڵفەوە بچێت سۆنەرێ بکە دەرکەوێت کە با بڵێن گرێکی هەیە لەوانەش ئەگەر زۆر گەورە ببێ ئەو کاتە نیشانەکانی دەست پێ بکە. نیشانەکانی کەسەکە لە چ کاتێک دەستی پێ دەکات ئەمش قۆناغی جیاوازی هەیە؟ لەوانەیە ئەگەر زۆر گەورە بێ گرێکە با بڵێن زەختێکە خاتە سەر گورچیلەکە و ئازاری گورچیلە دروزە بێ یا ئەوە تا جاری وایە ئەم گریانە بۆری خوێنی تایە تەقێ و خوێن لە ناو میزەکەیەتە دەرەوە یعنی نەخۆشەکە سێرەکە میزەکەی خوێناویە چێ پشکنینی بۆ کابزانانی هۆکاریم خوێنە چیە ئایا بەردە ئایا هەوکردنە ئایا چیە دەرەکەی بۆ نمونە گرێکی هەیە لە گورچیلەکەیەواتە شەرپەنجەی هەیە. زۆر سپاس بۆ دکتۆر ئاری عەلی پسپۆڕی نەشتەرگەری گورچیلە و میزۆرۆ. سپاس بۆ تۆ دکتۆر. سپاس بۆ زانیاریەکانت. دەستان خۆش بێ. سپاس. چانێگوارە گرین و پاشان ئەگەڕێینەوە.